هاوڵاتیان هەڵەبجە نیگەرانن تا ئێستا نەتوانراوە کێشەی کەمی و قەیرانی غاز لە پارێزگاکە چارەسەر بکرێت. لە ڕێگەی بریکاری خۆراک و شەوانە ڕاگەاندنی دابەشکردنی غاز خەڵک تووشی زەحمەت و بێزاری بووتەوە. ئەمە شتێکە خۆیان وایان لێ کردووە ئەینا شتی نیە بە ناوی ئەزمی خەدۆزەر شوێن ئاسایی بووێت و بە لە هەڵەبجا بە پرسەکان بەڕاستی کەم تەرخە من وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە یان نەسە من وەکو خۆم نەفەرێ هەر لەو شوێنە داوامەکە لە کاکی خاز دەکەڵێ ئەڵە هیچ ئاسایی و هیچ عیبێک نییە حتا هەیە ئەوە نەوەتا لەم گرسێژە خۆیان وایان لێ کردووە بۆی خەڵک لە عەزێ تا بێ دووبڕێ لە مەڵزینخانەکانمە پارێکی گرانتر بکریت و ئەوانە و یەخۆی لێرەش ئاوا دەستون نەکەی و لە سعات حوتە بۆ سێوە سعات نوێ و ئەتام لەم ئێوارانەی ملێمان بڕا لە مەڵزینخانە وەکو دوو ماڵمەلی بڕا ئەی بەسی حوت و بەسی وەش پڕەکرێ وەڵایە گەڕێت و تۆ بۆ کەم تەرخەمی بەرپرسەکان کەم تەرخەمی خۆشمانی تایە بەڵام ئیتر تۆ وەکو شتێ هەڵەبجە دایم هەموو شتێکی هەڵەبجەت لە دوایە دایم ئیتر دەسڵاتیشمان نیە خۆ چی بکەن خەڵک عەزێت هێبێ خەڵک ئیسە بۆ نمونە ئێمە لە حەوت و هاتووین هەیە لە 6 هاتووە هەیە لە 5 هاتووە ئەوە سعات چەنە ئەوە سعات بۆ 9 و بۆ 10 چێ هەتا ئێستا نەهاتووە نەیەت. بەیانیان لە چەند گەڕێکێکی هەڵەبجە خەڵکی بەدەنگی بتڵی غاز خەبەریان دەبێتەوە. لە ڕێگەی 4 کارگەوە غاز دابەش دەکرێت بەڵام قەیرانەکە بۆی شەڕی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل دروست بووە. تا ئێستا کێشەکە بەرۆکی پارێزگاکەی بەرنەداوە. وەزی خەڵکەوە تا خەڵ لە 4 بانی و 5 بانی و هاتووە سەرێک لە تایساوە سعات تایسا سعات دێ ئەوی ڕاستی بە دیار نییە بەس ئەڵێن لە خورماڵەوە یەت بۆیە وا دواکەوێت. بە پێی زانیاریەکانی پەیام لە ئێستادا هەر 4 کارگەکەی هەڵەبجە غازیان بۆ دێت بەڵام بەردەوام هاوڵاتیانی هەڵەبجە بە دوای وەڵامی و پرسیارەدا دەگەڕێن بۆچی و لەبەرچی تا ئێستا دابەشکردنی غاز ئاسایی نەبووتەوە لە کاتێکدا شەڕ و ئاڵۆزیەکان لە وڵاتانی ناوچەکەدا نەماوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.